بنەمای ئابووری عراقیدا ڕشت و یاساگەلێکی دانا تا ئێستا کاریان پێدەکرێت. یەکەم وەزیری دارایی دەوڵەتی عراقی نوێ بوو، تەنانەت پادشاش نەی دەتوانی لە بڕیارەکانی لابدات. دوای تێپەڕینی زیاتر لە سەدەیەک دەوترێت ئێستا ژنێک بووەتە جێگرەوە و هاوشێوەی کارکردنی. ساسۆن حەسقێل و تەیف سامی، دوو وەزیرە ناوازەکەی دارایی عراق. ساسۆن بن حاخام حەسقێل لە حەفتەی ئازاری 1860 لە بەغدا لەدایک بووە. خێزانەکەی هێندە دەوڵەمەند بوون، پێیان دەوترا ڕۆتشێڵدی ڕۆژهەڵات. دوای تاوکردنی خوێندنی سەرەتایی لە بەغدا باوکی دەینێرێتە ئەستەمبوڵ و دواتر لەندەن و پاشانیش ڤێننا بۆ خوێندن. لەوێ لە کۆلێجی ماریا تێرێزا بەکالۆریۆس لە یاسادا بەدەست دەهێنێت. بەهۆی گەشت و گەڕانەکانیەوە بۆ خوێندن بێجگە لە عەرەبی و عیبری فێری زمانەکانی ئینگلیزی و تورکی و فارسی و فەڕەنسی و ئەڵمانی و یۆنانی و لاتینیش دەبێت. دوای تاوکردنی خوێندن و وەرگرتنی مۆڵەتی پارێزەرێتی لە ئەستەمبوڵ ساڵی 1884 دەگەڕێتەوە بەغدا و چەندین پۆست وەردەگرێت کە بەوتەی مێژوو نووسان ئەگەر تواناکانی نەبوونایە هەرگیز بە جوویەکی بەغدایی نەدەدران. دوای داگیرکردنی عراق لەلایەن ئینگلیزەوە ساڵی 1920 لە یەکەم حکوومەتی عراقی ژێرداگیرکاری ئینگلیزدا کرایە وەزیری دارایی. ساڵی 1921 یەکێک بوو لەوانەی لە کۆنگرەی قاهیرەدا بە سەرۆکایەتی وینستۆن چەرچڵ سەرۆک وەزیرانی ئەو کاتی بەریتانیا شازادە فەیسەڵیان هەڵبژارد تا ببێتە پادشای عراق. هەرەو ساڵە دەستی کرد بە دامەزراندنی پەیکەری وەزارەت، بەڵام بەهۆی نەبوونی پارەوە ڕووبەڕووی بربەستی زۆر بووەوە، بۆیە ڕێوشێنی کاریگەری گرتەبەر لە کەمکردنەوەی موچەی هەندێک چین و کەمکردنەوەی خەرجی هەندێک لە فەرمانگەکان و بڕینی هەندێکی تریان. دواتر ڕۆڵی سەرەکی بینی لە دەرکردنی یاسای خانەنشینی و یاسای بەڕێوەبردننی دارایی کە تا ئێستاش عێراق کاریان پێدەکات. ئەگەرچی دەرچوو یاسا بوو، بەڵام ڕۆڵی کاریگەری بینی لە دامەزراندنی بنەما ئابووریەکانی عێراقدا. لەو سەردەمەدا کە هێشتاوە بەرهێنان لە نەوتدا نەکرابوو، یاسای باج و گومرگ و پولی پۆستەی دانا کە بە هەمان شێوە تا ئێستا کاریان پێدەکرێت، لەگەڵ بیرۆکەی بەکرێدانی موڵکەکانی دەوڵەت بۆ زیاترکردنی داهات. بەڵام دیارترین کارێک کردبێتی بریتی بوو لەو ڕۆڵەی لە گفتوگۆی عراق و بەریتانیادا گێڕای لەسەرەوە بەرهێنانی نەوت لە ساڵانی 1924 و 1925. ئەو کات بەریتانیەکان دەیانویست بە پاوەنی کاغەز پارەی نەوت بدەن، بەڵام حەسقێل بە ئەوە قایل نەبوو، بەڵکو پێداگری کرد کە دەبێت بە پاوەنی ئاڵتون پارەکە بدەن. دواتر دەرکەوت هەڵوێستەکەی چەندە کاریگەر بوو بۆ بەرەو پێشچوونی ئابووری عراق. هەراوە ژوای کرد بەریتانیەکان نەهێڵن لە دوای ساڵی 1925ەوە پۆستی وەزیری دارایی وەربگرێتەوە و بووە ئەندامی پەرلەمان. ساسۆن حەسقێل هێندەم و کوڕ بوو لەسەر پابەندبوون بە یاساکان و پاراستنی سامانی گشتی چەند جارێک داواکانی پادشای عراقی ڕەت کردووەتەوە. یەکێک لەوانە ئەوە بوو شا فەیسەڵی یەکەم داوای 20 دیناری لێکرد بۆ دروستکردنی خوێندنگەیەک، بەڵام ساسۆن ڕەتی کردەوە و بە پادشایی وت بودجە لە پەرلەمان پەسەند کراوە و هیچ بوارێک نییە بۆ یاریکردن بە هیچ ژمارەیەک. حەسقێل لە تەمەنیدا ژنی نەهێنا و یادەوەرەیەکانیشی نەنووسیەوە، بۆیە زۆربەی ژیانی کەسی نادیارە و زۆری لەبارەوە نازاندرێت. دوای توشبوونی بە نەخۆشی ڕەبوو کە سوکارەکەی دەیبەنە فەڕەنسا بۆ چارەسەر، لە 31 ئابی 1932دا لەوێ گیان لە دەست دەدات و لە پاریس دەنێژرێت. تەیف سامی، پارێزەری پارەی عراقیەکان. دوای زیاتر لە سەدەیەک لە ساسۆن ساڵی 1963 تەیف سامی محەممەد شەکرچی لە بەغدا لەدایک دەبێت. ساڵی 1985 بەکالۆریۆسی کارگێڕی و ئابووری لە زانکۆی بەغدا بەدەست دەهێنێت و وەک شیکەرەوەی بودجە لە وەزارەتی داراییدا دامەزرێت. سامی بە پلە وەزیفیەکاندا سەرکەوتاوەکو ساڵی 2008 بووە بەڕێوەبەری گشتی بەڕێوەبردننی بودجە بۆ وەکالەت و ساڵی 2010 بووە بەڕێوەبەری گشتی. ساڵی 2019 هاوکاتی ئەو پۆستەی کرایە بریکاری وەزارەتی دارایی. بەهۆی هەڵوێستەکانیەوە بە پارێزەری پارەی عراقیەکان و دەستە نهێنیەکە و پارێزەری بودجە و ژنە ئاسنینەکە ناسراوە. هەموو ئەوانەی لە ئەوەوە وەرگرتووە هەرگیز سازش لەسەر یاساکان ناکات و مل بۆ هیچ فشار و هەڕەشەیەک نادات. ڕۆڵێکی گەورەی بینیوە لە ڕێگریکردن لە گەندەڵی و بە هەدەردانی بودجەدا و دەوترێت دەگەر ئەو نەبوایە عێراق ئەمەی ئێستاشی نەدەما. بۆ نمونە ساڵی 2018 پاداشتی موچەی بڕی وتی ئەمە ملیارەها دۆلار زیان بە دەوڵەت دەگەێنێت.
هەر ئەو ساڵە پەرلەمان ئاشکرای کرد بەهۆی ئەو پاداشتانەوە نزیکەی 450 ملیارد دۆلار لەلایەن سیاسیەکانەوە دزراوە. ئەوەیە مۆزیرە ژنە لەوانی پێشخۆی جا دەکاتەوە و بووە تەمایی سەرسامی ئەوەیە لە وڵاتێکدا کە هەموو شتێک تیایدا کراوەتە پشک پشکێنەی حزبی ئەو سەر بە هیچ پارت و لایەنێک نییە. خۆشی بەردەوام دەڵێت ئەو فشارە بێڕادەی لەسەرما بەهۆی ئەوەیە هیچ حیزبێکم لە پشت نییە. بەڵام ئاوهاش وێڕای سڵ نەکردنەوە و سازش نەکردنی گەیشتە پۆستێکی باڵا. ئەو کاتی بەڕێوبەری گشتی بودجە بوو بۆی دەرکەوت چەند فەرمانبەرێکی بەرتیل وەردەگرن بۆیە گواستنیەوە. هەر ئەو ڕۆژە چەند ئۆتۆمبیلێکی پڕ لە چەکدار چواردەوری ماڵەکەیان گرت تاوەکو بیان گێڕێتەوە جێی خۆیان، بەڵام ملی بۆ هەڕەشەکان نەنەوان. سامی بۆ دەستە نهێنیە ناسراوە کە تەمویلکردنی زۆرێک لەو پرۆژانەی ڕاگرتووە کە گومانی گەندەڵیان لەسەرە و بەهۆشیەوە ڕوبەڕووی هەڕەشەی زۆر بووەتەوە. کارێزمای تەیف بەڕادەیەکە لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیراندا دەربارەی بودجە قسە بە عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی ئەو کات دەبڕێت و پێی دەڵێت ئازیزم تۆ تێناگەیت. بەهۆی هەڵوێست و کردارەکانیەوە ساڵی 2022 کە هێشتا بریکاری وەزارەت بوو، وەزارەتی دەرەوەی ئەمریکا خەڵاتی نێودەوڵەتی ژنی ئازای پێبەخشی. لە نمونەی وەستانەوەی بەڕووی بڕیارەکانی سەرووی خۆیدا کۆبوونەوەکی سیانزەی کانونی یەکەمی 2022 بوو. تیایدا ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا 400 ملیارد دینار بۆ هەرێم بنێردرێت. لە کۆبوونەوەکەدا سامی ڕایگەیاند ئەو ناردنە نایاساییە، بەڵام ئەنجومەن بە زۆرینەی دەنگ بڕیارەکەیدا. ڕێی ئەوەش تەیف بڕیارەکەی جێبەجێ نەکرد و پارەکەی نەنارد. پێدەچێت لە ئێستاشدا ئەو دەستە نهێنیە بێت کە ناهێڵێت بەشە بودجەی هەرێم بنێردرێت، چونکە هەرێم تەواوی داهاتە نانەوتیەکان ڕادەست ناکات. ئەو هەڵوێست و کارێزمایی تەیف سامی وای کردووە زۆرێک بیچوێنن بە ساسۆن حسقێل و هیوای ئەوەیان پێی بێت سیستمی دارایی و ئابووری عێراق ڕێک بخاتەوە. بەڵام ساسۆن تەواوی دەسەڵاتی شاهانەی عێراقی لە پشت بوو لە کاتێکدا تەیف زۆرینەی دەسەڵاتی گەندەڵکار دژایەتی دەکەن.